ماکسیمیلیان چ بیرەکی لەسەردایە؟ نازانم. دڵنیام هەرچی کە ڕوویدا بەویستی خوددا بووە. بابا ڕۆڵی گیان هەلە بکەن هەمووتان وەرنە کتێبخانە. ئێرە ئیدی ئاخری ڕێگایە. هەر ئێستا سەربازان دەگەن و بێگومان ئێمە لە کتێبخانەدا دەبینن. خاوەن شکۆ دیناسیۆس بڕۆنە کتێبخانە تا پشتیوانی خوددا ببینی. هەلە بکەن. وەرن بێرەدا. وەرن تۆنتەر تۆنتەر. ژنەکانیش هەلێرەدا بن و بە هیچ لەو نێگمەیەنە کتێبخانە. هێلێن ئەگەر سەربازان گەیشتن ڕێگایان مەدە بێنە ماڵەوە تا بە زۆر بێنە ماڵێ. ئێمە دەبێت دەرفەتی زیاترمان ببێ. گالوس بەڵێ کۆرم هەرکی سەرشانت پاژەمە یەک جار قورسرە. وریا بە خوداحافیز. پەلەکەن وەرن. پەلەکەن خوداحافیزتان بێ. هێستا سەربازەکان دەگەن پەلەکەنەوە. وەرن ئێوە بڕۆن. هەلە بکەن زوو بن بۆ ڕاوەستاون دەرگاکە بکەنەوە. یارمەتی بدەن. با کتێبخانەکە لابین. وەرن زوو بن. ڕێگایەکی نهێنی. ئەرێ وەرن. ڕێگایەکی نهێنی. دەم بکەنەوە. پەلەکەن خاوەشکۆ پەلەکەن. باشە پەلەکەن خاوەشکۆ. بڕۆن. با بڕۆین. گالوس دەرگاکە داخە. بەسەر چاو گەورم. دەرکەکەکەنەوە. پەلەکە گالوس دەرگاکەیان شکاند. زوو بە. ئەوە هاتم. نیگەران مەبە خاتوو نیگەران مەبە. خاتونەکان ئێوە هیچ شتێک و هیچ کەسێکتان نەدیوە هیچ هەواڵێکیشان لە هیچ شتێک نییە باشە؟ زووکە و دەرکەکەرەوە. ئێوە کێن؟ ئەوە چی قەوماوە؟ دەرگاکە بکەنەوە خاتون. دەبێ ماڵەکە بگەڕێن. ئەم دەرگایە ناکرێتەوە مەگەر ئەوەی بڵێن چیتان دەبێت. یانێ بڕوا بکەین کە ئێوە هەواڵێکتان نییە؟ دەبێ هەواڵم لە چ شتێک بێ؟ مێردەکە ئێوە هاوڕێ لەگەڵ دەستەکانی لە بەندیخانە هەڵاتون. ئەگەر ئەمە ڕاست بێت دەبێ شکری خوددا بکەین. بەڵام چۆن بزانم کە ئێوە درۆ ناکەن؟ درۆ بۆچی؟ ڕەنگە ئەوانتان کوشت بێ و بەم چەشنە دەتانەوێت کە ئەمن فریب بدەن. من دڵنیام کە ئەو لێرەیە و ئێوەش ئاگادارن. دڵنیابە کە ئەو وەکو تۆ گەوج نییە کە پاش هەڵاتن بڕواتە جێگەیەک کە لە مەترسیدا بێت. ئەگەر درگانەکەنەوە دێشکێنین. لە وەحشیگەری و دڕندەیی ئێوە بە دوور نییە. دەرگاکە بشکێنن. دەرگاکە بشکێنن. گالوس دەرگاکە بکەوە. چی دەکەن ناپێوینە؟ دەرگاکە بکەرەزانە. یانی چی؟ ئەوە چ باسە؟ چ
چی بووە خاوەن شکۆ لەبەر چی دەرگاکە دەشکێنن لەکوێن؟ کێ لەکوێیە بە دوای کەسێکدا دەگەڕێن خاوەن شکۆ وا دەزانی زۆر زرنگی هەموو جێگایك باش بگەڕێن دێ بگەڕێن